والله برزان لەگەڵتان بەردامین لە ڕووماڵکردنی دەنگدانی گشتی کە ئەمڕۆ یانزە لە سەرانسەری عێراق و پارێزگەکانی یاریمی کوردستان بەڕێوە چوو کاژمێر شەشی تەواوی ئامێرەکانی دەنگدان لە ناوەندەکانی دەنگدان لە سەرانسەری عێراق کۆمیسیۆنی بەڵاگەبژاردنەکانی عێراق کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدانی گشتی ڕاگەاند و ئاماژەی بەهۆش کرد کە ئەم شەو کۆمیسیۆن راپۆرتێکیان لەسەر کۆی پرۆسەی دەنگدانی گشتی دەبێت بەڵام هیچ کۆنفرانسێکیان لەبارەی بەشداریکردن یاخود پرۆسەی دەنگدانی گشتیەوە نابێت بڕیارە لە دوای کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدانی گشتی بە 24 کاژمێر کۆمیسیۆنی بەڵاگەبژاردنەکان ئەنجامی بەرایی هەردوو دەنگدانی گشتی و تایبەت بۆ ڕای گشتی بڵاو بکاتەوە بەپێی ئەو ئامارە نافەرمیانی کە دەستێ مەکەوتووە ڕێژەی بەشداریکردن لە زۆربەی پارێزگاکانی عێراق لە ئاستێکی زۆر نزمدا بوو بە تایبەتیش لە بەغدادی پایتەخت ڕێژەی بەشداریکردن لە خوار پەنجاوە بۆ لە زۆربەی پارێزگاکانی عێراق بە جۆری ئەو ئامارە نافەرمیانەی کە دەستکەوتووە بە ئەوەی کە پێویستە بە ڕێژەی بەشداریکردن لە پارێزگاکانی یاریمی کوردستان لە پارێزگای دۆک زۆرترین یاخود بەرزترین ئاستی بەشداریکردن لە پرۆسەی دەنگدانی گشتی تۆمار کراوە کە ڕێژەی لە 164 لە دوای دۆک پارێزگای هەولێر دێت کە ڕێژەی بەشداریکردن لە 152 و هەروە شاری سلێمانیش لە پارێزگای سلێمانی ڕێژەی لە 151 بەشداری تۆمار کراوە لە ناوچە کێشە لەسەرەکان بە دیاریکراویش لە پارێزگای کەرکوک ڕێژەی بەشداریکردن لە 141 تۆمار کراوە لە پرۆسەی دەنگدانی گشتی و ئەم ئامارانە ئاماری نافەرمین بە جۆری زانێرەکان لە ئێسادا ئامێرەکانی دەنگدان دوای ئەوەی کە لە کارکردن وەستاون تەواوی داتا و زانیاریەکان و دەنگی دەنگدەران دەگوازنەوە بۆ نووسینگەی سەرەکی لە بەغداد نووسینگەی سەرەکی کۆمیسیۆنی بەڵاگەبژاردنەکانی عێراق